معاشەکەی جوانە معاشەکەی جوانە. ئەو مامۆستایی کە لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی لە پشت ستونێکی کارەباوە بەهێز ئەمنیەکان دەڵێ معاشەکەت جوانە بۆ یەنارتی دەدوێ و چیرۆکی ڕووداوەکە دەگێڕێتەوە. ئەو گرتە ڤیدیۆیە زۆر بەزوویی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بوویەوە و چەندین پیج لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناوی معاشەکەت جوانە دروست کرا و بە شێوەی تەنز ڕەخنەی هاوڵاتیانی تێدا بڵاو دەکرێتەوە. ئەو مامۆستایش دەڵێ پەشیمان نییە لە قسەکانی و مەبەستی ئەوە بووە بۆ دەبێت خۆپیشاندەران بە بەرد و گولە وەڵامیان بدرێتەوە. بەڕێز بردووە هاویژی معاشەکە جوانە. خۆم زانی یەکێ لەسەرەوە بەردێکی هەڵا ئاسایشێ بوو بەردێکی هەڵا گای بە ناوچاوی مناڵێکە خڵتانی خوێنی کرد بەڕاستی من زۆرم پێ ناخۆش بوو. ئەو قسەیەم لە دەست هاتە دەرەوە لە دەم هاتە دەرەوە بە ئاسایشەکەم بوو. ئەجا من بە چینی ئاسایشم نەوتووە من ئاسایی برامە چاومە من بووکم ئاسایشە برا. معاشەکەت جوانە. ئەم قسەیە ئێستا تەنها قسەی مامۆستا ئازاد نییە بەڵکو لە نێو هاوڵاتیاندا ڕۆژانە دەوترێتەوە و گەنجان بە یەکتری دەڵێنەوە. لەگەڵەوەشدا ئەمە یەکەمین جار نییە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسایەتیە کاجاکان دەبنە پاڵەوانی ڕۆژگار و زۆرترین هەواداریان دەبێت. لە ڕابردووشدا سەعاتەکەی ئاوات و چەندین چیرۆکی تر پانتایی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان داگیر کردبوو. مامۆستایەکیش دەڵێ ئەو مامۆستایە قسەی دڵی سەرجە موچەخۆرانی کردووە و کە بەدەست بێموچەیەوە دەناڵێنن. والله ڕۆژی دەجار والله تا 20 جار ئەو لە قسەی مامۆستا ئازاد لێمەوە بەڕاستی ئەوە معجبیم ئەوە معجبین یعنی شتێکی بەراەتی تیا بەراەت یعنی دەلالە دەکات لە ناخی هەموو هاوڵاتیەک دەلالە دەکات لە ناخی هەموو فەرمانبەرێ هەموو مامۆستایە. وێنەگرتنێک لەگەڵ مامۆستای معاشەکەت جوانە. ئێستا لای گەنجان و هاوڵاتیان نرخی خۆی هەیە و زۆر کەس بە ئاواتی وێنەیەکی یادگاریە لەگەڵ مامۆستا ئازاد بۆیە لەبەر وێنەگرتن زۆر دەرفەت نەبوو راپۆرتەکەمان تەواو بکەین. ئەو قسەیەم بۆ معاناتی پۆلیس کردووە معاناتی مامۆستا کردووە. چوار معاشم وەک دۆ لە زەمانی سەدامە یەک ڕۆژ معاشم تەخیر نەبووە یەک ڕۆژ هەر چواری وەرگرتووە. ئێستا کە معاش وەرەگرم بە تەخیرە بێ وەکو ئەوەی کە بینین بە 4 مانگ معاشێک وەرەگرم. من ئێستا ئامادەم لە قسەی خۆم پەشیمان نابمەوە من بە پۆلیسم وا نەوتووە بەوەم وتووە بۆچی بەردەیت بە مناڵی ئەوە مناڵا چێ پاداشت هاتەوە های پۆلیس. ئازاد حەمەخورشید فارس لەدایکبووی ساڵی 1955 و ماوەی 36 ساڵە مامۆستایە و ئێستا مامۆستای قوتابخانەی قامیشلۆیە و خێزاندارە و دانیشتووی گەڕەکی چوارچرایە لە شاری سلێمانی. ئەو مامۆستایی کە بە هێزەمنیەکانی وت معاشەکەت جوانە ئێستا تەنها خۆشەویستی هێزەمنیەکان نییە بەڵکو لە نێو دڵی هەموو مامۆستایان و فەرمانبەراندا بە کەسێکی خۆشەویست دەناسێ و وێنەی لەگەڵ داڕێت.